کێشەی دامێکی دەرمان و پێداویستی پزیشکی لە سلێمانی کە بە تەواوەتی دەرکەوتووە خودسەری هەڵداوە بەشێکی پەیوەندی بەو شێواز ڕێکارانە بۆ کە لە ڕابردووە مامەڵی پێکراوە لە سلێمانی جیاواز بۆ لە هەولێر و دووهۆک پارەی نەختینە زیاتر دراوە بە کۆمپانیاکان مەسەلەن پێشتر لە هەولێر هەفتەی 102 بەنی ڕێژەی 102 پارەی کۆمپانیاکان سەرفەکرا بەڵام لە سلێمانی لە 120 سەرفەکرا بەڵام وردە پارەی نەختینە کەم بۆتەوە و ئەمە گرفتێکە وەزای داراییش نکۆڵی لێ نەکردووە بەڵام خۆشبەختانە ئێمە هەفتەی ڕابردوو موافقەی 6 ملیاری تەرخانکراوی چەندە سەر نووسراوەکە نەگەڕاوەتەوە تەرخانکردنی دەرمان و پێداویستیە کە پێشتر بە بەردەوامی ماغانە دابین کراوە ئەو گەڕاوەتەوە هەوڵە دێن ئێمە ئەو کەلوپەل و پێداویستە سەرەکیانەی کە پێویستمان پێیەتی لە ڕێی تەندرینەوە کە دەستیان پێکردەوە بەڕێزان لە بەراودەی شتەکانیان دەستی پێدەگەڵ لە چەم ڕۆژەیە بۆ دامێکی پێداویستەکانم بەڵام بە خۆشان نەزانن کۆمپانیەکانیش کۆمپانیان هاوڵاتی ئەم وڵاتی ئێمە ئەوش گرفتیان لە دەست وەرگرتنی پایی نەختینە و استحقاقاتیانە وا خەریکن هەموو لایەک بە خودی خۆمان وەزای تەندروستی و وەزایەتی دارایی و تەنانەت بەسپاسەوە جەنابی کاقوبادیش وەکو جێگری سەرۆکی حکوومەت لەسەر خەتە کە بتوانین ئەم کێشەیە بە زووترین کات چارەسەر بکەین و هەوڵ بدەین ڕێگەچاری جیاوازی بۆ بدۆزینەوە.